پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران و رووسیا لەسەر دۆسیی سووریا گۆڕانکاری بەسەردا هاتووە بە جۆرێک لە دوای دژبەیەک لەلایەن بەرپرسانی هەردوو وڵاتەوە لەسەر دۆسیی سووریا دەدرێت. ئاڤیکتۆر لیبەرمان وەزیری بەرگری ئیسرائیل رووسیا ئەگادار کردەوە لە بڕیاری حکوومەتەکەی بۆ بەشداری نەکردن لە جێبەجێکردنی سزاکانی ڕۆژئاوادا بۆ سەر رووسیا و داوای لێکرد چاکەکەی بداتەوە بە پێڕەوکردنی سیاسەتێک کە پشتیوانی لە بەرژەوەندەکانی ئیسرائیل بکات لەبارەی سووریا و ئێرانەوە. لیبەرمان وتیشی کۆمەڵێک وڵاتی زۆر لەم دوایانەدا دیپلۆماتکار رووسیەکانیان لە وڵاتەکانیان دەرکرد، بەڵام ئیسرائیل لەم هەنگاوەدا بەشداری نەکرد. بۆیە ئێمە بەرژەوەندەکانی رووسیا لە بەرچاو دەگرین و هیوادارین رووسیاش بەرژەوەندەکانمان لە بەرچاو بگرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و چاوەڕێژ دەکەین رووسیا لێمان تێبگات. ئەم لێدوانی وەزیری بەرگری ئیسرائیل لە سەرەتای مانگی ئایاری ئەمساڵ بە دەستپێکی دەرزخستنە نێو هاوپەیمانی 7 ساڵەکەی رووسیا و ئێران دێت کە بەرژەوەندەی هاوبەشەکانیان لە سووریا کۆی کردوونەتەوە. با بڕوای چاودێرانیش بەردومانەکانی ئیسرائیل کە لە 11 ئایاری ڕابردوو ئەنجامیدا بۆ سەربنکەیەکی سەربازی ئێران لە سووریا بە ئاگاداری و هەڵکردنی گڵۆپی سەوزی رووسیا بۆ ئەو هێرشە کە یەک هەفتە پاش لێدوانەکانی وەزیری بەرگری ئیسرائیل هات کە داوای هاوکاری رووسیای کردبوو بۆ دوورخستنەوەی مەترسیەکانی ئێران لە وڵاتەکەی. چاودێران ئاماژە بەوەش دەکەن دەست ئاوەڵاکردنی تورکیا بۆ داگیرکردن و هێرش لەسەر کانتۆنەکانی ئەفرین بە ئامانجی دابڕاندنی ئێران دێت لە گەشتن بە باکووری سووریا کە ئێران دەیەوێت بە گەشتنە ئەو ناوچە هیلالی شیعی بە درێژایی ئێران و سووریا و لوبنان دروست بکات. سەرەتای ئەم مانگەش وەزارەتی دەرەوەی ئێران لەسەر زاری حسێن سەلام جێگری وەزیری دەرەوەی ئێران وەڵامێکی توندی رووسیای دایەوە کە باسی لەوە کردبوو دەبێت هێزەکانی ئێران لە سووریا بکشێنەوە. بەرپرسەکەی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ئەوە مافی رووسیا نییە بڕێر لەبارەی سووریا بدات و لەسەر داوای دیمەشق هاتوونەتە نێو سووریا و تەنها لەسەر داوای دیمەشقیش دەکشێنەوە. بەشار ئەسەدیش لەسەر دوایین گۆڕانکاریەکان لە لێدوانێکیدا پشتیوانی خۆی بۆ ئێران دووپات کردەوە و وتی ئێران لە هاوکێشە نێودەوڵەتیەکاندا لەسەر سووریا جێگای سازش لەسەرکردن نییە. لە درێژەی گفتوگۆکانی رووسیا و ئیسرائیل دەستی پەخشی ئیسرائیل بڵاوی کردوتەوە. لە ڕۆژی هەینیەوە جەنەڕاڵ ڤلادیمیر ئێڤانۆڤیسکی فەرماندەی پۆلیسی سەربازی رووسیا کە بەرپرسی هێزەکانی رووسیا لە ناوچەکانی کەمکردنەوەی بەرگژیەکان لە سووریا بەسەردانێک لە ئیسرائیل کە دوایین پێشهاتەکان لەبارەی سووریا لەگەڵ گەورە ئەفسەرانی سوپای ئیسرائیل تاوتوێ دەکات. ئەم سەردانی ئیڤانۆڤیسکی پاش ئەوە دێت دوێنێ هێینی نووسینگەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بڵاوی کردبووەوە کە بێنیامین ناتانیاهۆ پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین ئەنجام داوە و دوایین پێشهاتەکانی هەرێمی و ڕەوشی سووریا هەروەها بەردەوامی هەماهەنگیە سەربازیەکانی نێوان هەردوو لایەن تاوتوێ کردووە.